بۆچی نەوەی نوێ ناو ژمارەی کاندیدەکانی بڵاو نەکردوتەوە؟ ڕەخنەی خەڵک لە کاندیدەکانی ئۆپۆزسیۆن چییە؟ بە پێچەوانەی هەڵبژاردنەکانی پێشوو کە زیاتر لایەنەکانی دەسەڵات پشتیان بە کاندیدی دووبارە و نەناسراو دەبەست، ئەم جارە ئەو ڕەخنەیە ڕووی لە لایەنەکانی ئۆپۆزسیۆنە. کۆمەڵ و یەکگرتو کە زۆرترین کاندیدی دووبارەیان جارێکی تر خستوتەوە کێبرکەی هەڵبژاردن، دووچاری ڕەخنەی ئەوە بوونەتەوە کە حیزبەکانیان پەرلەمان و پۆستەکانیان بۆ چەند کەسێک تاپۆ کردووە، یانی شکستیان هێناوە لەوەی سەرکردە و کادری نوێی جەماوەری دروست بکەن. کۆمەڵ و یەکگرتو هەر یەکەیان سێ کاندیدی دووبارەیان کاندید کردوتەوە. هۆکارەکەشی بۆ لێهاتوویی و جەماوەری بوون و نەترسیان دەگەڕێننەوە. کاتێک ڕەخنەکان دێنە سەرنەوەی نوێ جیاوازە و جێگای سەرنجی زیاتری ڕایگشتیە. بەو پێی کاندیدەکانی تا ئێستا بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. لە هەڵمەتی بانگەشە تەنها لۆگۆی حیزبەکە و وتارەکانی سەرۆکی جوڵانەوەکە دەبینرێت. لەبارەی ئەوەی بۆچی تا ئێستا ناو ژمارەیان بڵاو نەکراوەتەوە، شاسوار عەبدولواحید نووسیوێتی گرنگی بە ژمارە نادەین بۆ ئەوەی خەڵک سەریان لێ تێک نەچێ لە هەر کوێ لۆگۆی گڵۆپەکەتان بینی سەحی لە تەنیشت بدەن. لە ڕاپرسیەکی لاپەڕەیەکی فەیسبوک لەبارەی هۆکاری بڵاو نەکردنەوەی وێنە و ژمارەی کاندیدەکانی نەوەی نوێ، زۆرینەی بەشداران پێیان وابووە لەبەر ئەوەی کاندیدەکان خێزانین یاخود بەشێکی تریش پێیان وایە لاوازی کاندیدەکانن، بەو پێی بەشێکیان هیچ باگراوندێکی سیاسی و جەماوەریان نییە. کەسێکیش هۆکارەکەی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە شاسوار عەبدولواحید دەیەوێت چاوەکان هەر لەسەر ئەو بن، نەک کاندیدەکان بە ناوبانگ بن. بۆ ئەوەش نمونەی ئەوەی هێناوەتەوە کە کاتی خۆی موعەممەر قەزافی لە بێژەری یاریەکانی هەڵبژاردەی وڵاتەکەی قەدەغە کردبوو ناوی یاریزانەکان بهێنێت، تەنها بۆی هەبوو بە ژمارەکانیان بانگیان بکات بۆ ئەوەی بە ناوبانگ نەبن و خەڵک چەپڵەیان بۆ لێدات لەسەر حیسابی ناوبانگی ئەو. پێدەچێت شاسوار عەبدولواحیدیش بیەوێت تەنها خۆی ناسراو بێت و چەپڵەکان بۆ ئەو بێت. هەموو ئەوانە ئاگۆڕی کە ئێستا ترسیان لێ نیشتۆ و پیان وایە ئەمە خەتەرە بۆ سەر ئەوان، دڵنیان ئەکەین. ئەندامانی نەوەی نوێ پاساوی کاندیدەکانیان خێزانین و هاوسەری کەسایەتیەکانی نەوەی نوێ بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ئەوانە دواتر خۆیان نافرۆشن و هەڵ ناگەڕێنەوە وەک ئەو گروپەی پێشوو. بۆچوونێکی دیکەشەیە کە هاوشێوەی حیزبەکانی دەسەڵات نەوەی نوێ کاندیدی لاوازی دیاری کردووە تا وەک بووکەڵە موتیعی فەرمانەکانی سەرۆک بن، واتە پەرلەمانتاری بێ ئیرادە بن، ڕوبەڕووی سەرکردایەتی حیزبەکان نەبنەوە کاتێک بۆچوونی جیاوازیان لەسەر پرسێک دەبێت. ئەوەش لە کۆتاییدا پەرلەمانتارێک بەرهەم دەهێنێت کە بە تەواوی نوێنەرایەتی سەرۆکی حیزب دەکات نەک خەڵک. بە بۆچوونی ئێوە پەرلەمانتاری باش پێویستە بەهێز بێت و خاوەن بۆچوونی خۆی بێ یان بە تەواوی لەژێر هەژمونی سەرۆک و سەرکردایەتی حیزب بێت.